ئاشنابوونی من بە کتێب لە ئەو کاتەی کە خوێندکاری قۆناغی ناوەندی بووم. سەرەتا هەندێک گۆڤاری عەرەبی، گۆڤاری کوردی و ڕۆژنامەی ئەوانەمانە خوێنەوە، گۆڤاری بەیان و ڕۆشنبیری و ڕۆژنامەی هاوکاری و گۆڤاری ئینجا مەجەللەتی دوایی گۆڤاری عەرەبی ترمانە خوێندەوە. دوای هەر لەگەڵ ئەوەیە دەستم کرد بەوەی کە کتێبیش خوێنمەوە. سەرەتا کتێبی ئەدەبی دیوانەکانمە خوێنەوە، چیرۆکمە خوێنەوە، وردە کتێبی مێژوویشمە خوێنەوە. دواتریش کە چوومە قۆناغی ئامادەی دەستم کرد بە خوێندنەوەی کتێبی عەرەبیش. من بوارەکانم، من هەندێک بوار لەو بوارانە من کتێبم خوێندێتەوە. هەر بوارەی یەک دوو کتێبێک کاریگەری لەسەر من هەبووە. مەسەڵەن لە بواری ئەدەبیاتە بێجگە لە دیوانەکان، کۆمەڵە لە دیوانەکان کاریگەریان هەبووە لەسەر من، ناوەکانیان ناڵێن لەبەرەوەی بەرنامەکە ماوەکەی کورتە. و هەروەها مێژووی ئەدەبی کوردی عەلادین سوجادی کە بە شێوەیەکی گشتی ئەوە کاریگەریەکی لەسەر من هەبووە. سەبارەت بە کتێبی مێژوویش، هەندێک کتێبی مێژووی مەسەڵەن ئەوانەی کاتی خۆی کە دەرچوون بۆ نمونە ئەوانەی حسەن حوزنی مکوریانی کە ئەو کاتانە نەژبوو، من گەڕام بە دوایە دەستم کەوێت چکە چەند لۆ پێشین بوو. و هەروەها کتێبی مەسەڵەن ئەوەی وردی وڕاندمان هەیە، قسەت الحەزارە، ئەوە لەو کتێبی شارستانیەتەکانە کە بعد شارستانیەتەکانی جیهان دەکات. سەبارەت بە کتێبی عیلمیش هەندێک کتێبی با بڵێن زانستی چەندانەیەک کاریگەری زۆر لەسەر من هەبووە. من زیاتر ئەو کتێبە زانستیانەمە خوێنەوە کە لە بواری گەردوونی بوون و لەگەڵ بواری تەتەووری ئینسان. یعنی ئەوە یەکێ لەوانەیە تەتەووری ئینسان مەسەڵەن ئەوەی سەلام موسا کتێبێکە بووە، و بواری گەردوونیش مەسەڵەن کتێبی دەرچوو بوو، بەداخۆم بەیانێش گەڕام نەمدۆزیەوە. یەکەم کتێبێکە کە دەرچووە تەمەن لە ئەمریکا دەچووە، ڕائیدێکی هێزی ئاسمانی ئەمریکیە، کە دوایش تەمان ئەو کتێبی کە دەرکرد دوای ساڵێکیش لە میسر ئەو کتێبە چاپ کرا، لە 1955 لە میسر چاپ کرا و 1954 بڵاو کرایەوە. ئەو کتێبە من سوتفەتەن ئێستامان دەستم کرد، چۆن لە میسرەوە هاتوو کاتە کتێب ناهات. ئەو کتێبە زۆر حەزم کرد کڕیم، بە سوتفە لە شوێنێک کڕیم بۆ گۆڤاری ڕۆشنبیری چوم. ئەو کتێبە زۆر گرنگە کە باسی ئەو بوونەوەرانەکە کە هاتوونەتە سەر زەوی بە ڕەسمەوەتیایەتی بە بەڵگەوەیە کە ئەو ڕائیدی هێزی ئاسمانی ئەمریکای نووسێتی و دوایش لە هێزی ئاسمانی کتێبەکەی بڵاو کردەوە دەران وتیان تۆ، یعنی ئەمریکا پێیوت بڵێ حکوومەتی ئەمریکا، تۆ نهێنەکانت نەپاراست. لەبەرەوەی من لە چەند بوارێکە ئەو بوارەکانم هەمووی نەوت کەمتر، بواری فەلسەفەوانەش کتێبم خوێندوێتەوە، بواری سیاسیش خوێندومەتەوە. هەر کتێبێک لەو کتێبانەی کە من خوێندومەتەوە تیانە یەک دوو کتێبێک چ کتێبێک بڵین وای لە من کردو لەو بوارایە بەو شێوەی ستایلە من بنووسم. مثلا بواری مێژووی لەو بوارە قەناشتی خۆمیتیا بووە، یعنی حەزم کردووە بە پێی ئەوەی شێوەیەکی ئەکادیمیانە بنووسێ باشترە، نەک بە شێوەیەکی چیرۆکی. ینی بوارەکان بەو شێوەیە. کتێبی مەسەڵەن عیلمی هەمان شێوە، کتێبی ئەدەبیاتی، ینی بڵێن ئەوە وای لە من کردووە چەند کتێبێکە بە شێوەیەکی وا بنووسی کە خوێنەر باوەڕی پێ بکە و ئەکادیمیانە بێ، ینی بە شێوەیەکی گەڕانەوە هەر نەبێت، شێوەیەک نەبێت کە خوێنەر لێ بێزار بێت، شێوە ئەکادیمیەکە بێت و ئەبێ بە بەڵگەوە ئەو شتانە بنووسی. ئەوە بەو شێوەیە من ئەو کتێبانە چەند کتێبێک کاریگەری لەسەر من کردو بە پێی ئەو ڕۆتەی کە من بەکارمێنەوە کاریگەریان هەبووە. هەندێک ڕۆمان هەبووە کە ئێمە کاتانم خوێنەوە کاریگەری لەسەرمان هەبووە. مەسەڵەن یەکێ لەوانە بێسەرپەرشتانە، ڕۆمانی تەمەن دایکی ماکسیم گۆرژیە و ڕۆمانی پێشمەرگەی ڕەحیمی قازیە و هەندێک ڕۆمانی تریش هەیە کە ئەو کاتان تەرجەمە کراوە بۆ کوردی، یان بە عەرەبی ئەمان خوێنەوە تەرجەمە وەرنەگێڕاوە بۆ کوردی. و هەروەها کتێبی تریش هەیە کە کاریگەری لەسەر من کردو خەمباری کردوم. من لێرەدا ناوی یەک کتێبێکی تر دەڵێم چکە ماوەکە کەمە. یەکێ لەو کتێبانە ئیبادەت جەماعیە فی ئەمریکا، باسی کتێبێکە کە هەڵ ئەمریکیەکان خۆیان نووسیبان، باسی کۆمەڵکوژی هێندە سوورەکانە ئەکات کاتی خۆی کە ئیسپانیا کە وڵات بوو کە ئەمریکای داگیر کرد، ئەمریکای باکوور. ئەو کتێبە باسی ئەوەکە چۆن بە زیندوی لە ناو دۆڵێکە ئەوانیان کۆ کردوێتەوە و بە زیندوی سوتانیوانن، لە گەنج، لە پیر، لە ژن، لە منداڵ سوتانیوانن. یعنی ئەو کتێبە یەکێکە لەو کتێبانێکە ئەمە وابزانم پێم وابێت لە بەیروت چاپ کرابوو، کتێبێکی زۆر گرنگە کە باسی کوشتاری هێندە سوورەکانەکە لەلایەن ئیسپانیەکان، دواتریش لەلایەن
وڵاتان بەریتانیەکان و ئیتر ئەوانەی کە ئەچنە ناو ئەمریکاوە بەڕاستی کتێبێکە دەنگۆیکی هەبوو لە جیهاندا بڵاو کردو و نووسەرەکەشی خۆی هەر ئەمریکی لەو کتێبانەی پەشیمان بوون نەخێر بەڵام چیرۆکێک کاتی خۆی کە دەرەچوو کاتانەمە زۆر شارەزانم لە ناوەندیاچە چیرۆکی دەرەچوو لە بڵێن لە کوردستانی باشوور ئەمان کڕی ئەمان خوێنەوە چونکە هیچی وانە بوو بخوێنەوە ئەمانە بەڕاستی ماوەی کاتیان نێگرتین تقریبی ئەوە 15 کتێبێ بوو زۆر شتی ئەو تۆ نەبوو کورتە چیرۆ بوون ینی زۆر بەهێز نەبوون بەڵام کۆنەکان کە من بە دوایان ئاگەڕام ئەوانە گرنگ بوون ئەو تازەکان دەڵم لە تازەکانیش هەبوو چیرۆکی تیا بوو ئێسش مامە کورتە چیرۆ زۆر گرنگ بوو بەڵام زیاتر من باخمەیە بە ئەو چیرۆکانی کورتە چیرۆک و ڕۆمان کەممان هەبووە کە لە کۆنا دەرچوو بوون ئەوانە زۆر گرنگ بوون هیچ کتێبێکیش نییە کە من پەشیمان بم لە خوێندنەوە بەڵکو هەمووی سوودم لێ بینیوە و من ئەو کتێبانیشی کە ئەم خوێنەوە هەڵمە بژاد ینی هەڵبژاردن ناچوم هەموو کتێبێک بخوێنمەوە تاکو ئەم دقیقەیەش لە هەموو بوارەکانە تۆ بگرە لە بواری مێژوویە ئەدەبیە بواری مەسەلەن زانستیە بواری فەلسەفەیە بواری سیاسیە زیاتر لە بوارانە بە هیچ جۆرێک پەشیمان نیم لەوانە و چکە کتێبی گرنگ بوون منم خوێنەوە دوسێ بوارە یەکێکیان نازانم ئەگەر نمونونەکەی من لە بەردەستمایە ئەگەر ڕخسەت هەبن پیشانتان بدەم یەکێکیان لەو کتێبانی کە زۆر کارێکرد وە لە هینە مەسەلەن کتێبی ڕۆژڕامناسەکانە واتە گەڕیدەکان کە هاتوونەتە کوردستان بەگشتی ئەو کاتانە زۆر کە من لە بەغدا ئەم کڕێمانە یەکێ لەو کتێبانە خۆی زۆریان کاریگەری لەسەر من هەبوو ئێسەکانەشەر دکتۆراکەم لەسەر ئەوەیە ئەواتر گەشتم بەوەی کە حەزم کردو بینوسم ئەوە لە ئێستا لەوەیە دکتۆراکەم لەوەی من زەمانێکی زۆرە من کە ئەمە لە سەرمانە کۆکم نمونە یەکێکم لەوانە بۆ هێناون کە ئەمە لە دوای زاین و یەکەم گەڕیدەیە کە هاتوتە کوردستان کتێبەکەی بەناوی خۆی کتێبەکە تەرجەمە کراوە عەزرا حەداد خۆی جوولەکەیە و ئەوشی کە داناوە جوولەکێکی ئیسپانی دایناوە هاتوتە ناوچەکان هەتا مەتەقەی بادینان و ماردینوانە هاتوتە بادینانیش و دوای گەڕاوەتەوە ئەمە تەرجەمەی چاپی یەکەمی کتێبەکەیە ڕەحلەتە بنیامین تەتلی خۆتۆتێلیە بە عەرەبەکان وان نووسیوە ساڵی 1945 تەرجەمە کرا و لە بەغدا بڵاو کراوەتەوە چاپی یەکەمەکەیەتی کتێبی تریش هەیە مەسەلەن کە ئەگەر ماوە هەبێ ئەم کتێبە هینی فەرعونەکانە ئەمە زۆر گرنگە ئەمە خۆی سێ جۆرە یەکێکیان ئەمە سەر واڵەت بجێ نووسێتی کتێبێکی زۆر گرنگە بۆ زمانەکان ئەمە لە میسرەوە بۆیانە ناوم بۆیان نردم چەند ساڵەمەوە پێش بۆیان کرد بۆیان نردم سێ کەس نووسێتی کە هۆڵندیە یەکێکیان ئەمەیەکی کشە ئەڵمانیە من ئەمەی ئەڵمانیەکە ئەمەشم هەیە کە شتی زۆر گرنگی تیا لەم کتێبەکە تۆی خوێنیتەوە ئەڵێ جاری وایە ئەڵێ ئەمە خەیاڵە بەڵام خەیاڵنی ئەمە لەسەر بە دۆکۆمنت نووسراوە ینی گەڵای زەل پێڵێن بەرەدی پاپیرۆس کتێبێکی تریش هەیە ئەمە ئاخریانە کە ئەمەش بە ئینگلیزیە شتی زۆر گرنگی تیا من ئێستا ئەوە زیاد لە 28 ساڵە من خەریکی ئەو کتێبەم کە چەندین بوار دەگرێتەوە بوارەکان بریتە لە بوونەوەرە ئاسمانیەکان هەنیانین زۆشتم کۆ کردوێتەوە بوارێکی تریان بڵێن دورگەی بەرمۆدایە کەشتی تریژەیە بێجگە لەوانە بوارێکی تریان کیشوەری ئەتلانتیک چۆن نقم بوو ئەوە سنی سەرچاوان کۆ کردوێتەوە کە ئەمە لەم کتێبە ئینگلیزیە ئەمە لێرە دەرنەچەوە نووسفتە ئەمە دەستکەوتووە چکە لە شوێنە کڕیمە یەک نوسخەیتیا بووە بڵێن لە بارە هێناوێتی ئەمە تیابوو لەگەڵ چە کتێبی کترا ئەمەکێکە لەو کتێبانە زۆر گرنگە من پێش ئەمەش کتێبم کۆ کردوێتەوە لە بوارانە و هەروەها ناو کوڕۆکی زەوی ئایا چی تێدایە ئەمانە هەمووی ئەسنە بواری کتێبەوە و چەندی ساڵە خەریکم هەمووی بە دۆکۆمنتەوەیە و زۆر لە کەسەکان پێشگە دەخوێندکاران بۆم باس کردو لە کەسانی ئاینیش و ئەلمانیش زۆر ئاینن زۆر ئەوداڵی ئەمن کە ئەمە بەبێ مبالەخە ئەم کتێبە چاپ بکرێت کێسەکانە ئەگەر ئەمە کە پەخشێکەنەوە ئەو جۆر بەڕێزانە کە بەرنامەکە بینن بیرانەکەیتەوە ئەمە شتی زۆر گرنگتە ماوەکەی نەینا من باسمەکە ینی ئەتانی هێنی زەویشی تێدایە هەندێشتی تێدا هەیە زانەکانی سوورماون ئەمە من تەرجەمەیەکەم و لێ کۆڕینی و لەسەرەکەم بە پێی بەڵگە ئەمەش یەکێکە لەوانەی کە کاریگەری لە هەمبوو منێسەکان خۆم خەریکیەوە ماوەیەکی زۆرە چەندین کتێب هەیە بۆ چەند جارێکی خوێندنەوە یەکی لەوانە ئەس ئاماژەم پێدا ئەو کتێبە زانستی مێژوویەکانە و دیوانەکانیش جاجار دیوانەکان یان کتێب ئەدەبیەکانی تر دەراسات و مەسەلەن ئەوانە جارێک ترە چمەیان خوێنمەوە
و هەندێک کتێبی تریشەیە بەڕاستی وەکو کتێبانەی کە نهێنین ئەمە جاری سەجار خوێندومەتەوە یان تەرجەمە کرد جاری ئەوانەی کە تەرجەمەم نەکردووە چون جاری خوێنمەوە خوێندومەتەوە جاری کتێبی خوێنم و جاران تەرجەمەیەکەم ئەمانە زۆر گرن ئەوانە نمونەیەکن خۆی زۆرن لەوانە و شتێکیشم بچوو کە کاتی خۆی من لە شتاکانە کە بێجگە لە کتێبخوێنەوە چەندین وێنەم کۆ کردبەوە ئەو وێنانە هیوام بۆ ڕۆژە لە ڕۆژانە ئەو وێنانە چاپ بکەم تەمەەن پێش ڕاپەرن دو ڕاپەرێنیش ئەو بوو لە 2006 دوای ئەوەی کە وێنەکانم هەمووی گەڕام بە دوای و ساخم کردوونەوە وێنی وایە 6 مانگ ساخم کردێتەوە ئەوە بۆ دوای چەندین ساڵ لە 2006 بەرکی یەکەمی وێنەکان لەخوایان دەدوێن بەڕێبەرەتی چاو بڵاوکردنەوەی بەشی سلێمانی کە خۆی سەر بە وەزارەتی ڕۆشنبیریە ئەمەی چاپ کرد ئەمە یەکێک بوو لە هیواکانم و هیوای تریشمە بووە کە لە کتێبەکان چاپ بکەم بەڵێ هەندێکیان چاپ کراون کتێبەکان ئەوەی کە مەسە کوردستان و مەسەلەی کورد ئەوە تەرجەمەم کردبوو کاتی خۆی لە هەشتاکانە و کتێبم هەڵگرت بۆ لای خۆم شەجەرەی بنەماڵەکان مەسەلەن هەندێک کتێبی ترمان هەیە وەکو سۆمەریەکان بەحسی تەخەڕوجەوە گرنگ بۆ لەسەری بنووسم و چەند کتێبێکی تریش هەیە کە هەندێکیان چاپ کراون پێویست ناکە ناوەکانم بڵم ماوەکەکەمە و هەندێک کتێبیش هەیە سەکانە لە ڕۆژگارێکە ئەگەر بوار هەبێ من ئەوانەش چاپ بکەم یەکێ لەوانە سەردەمانێک لەمە بەر لە نامە و بەڵگەنامەکان کە بەڵگەنامەکان تورکیە و فارسیە و عەرەبیە و کوردیە و ئینگلیزیشی تێدایە.